سڵاو بەرنامەی ئەمڕۆمان پەیوەندی بە تاچی بەکارهێنەرانی سۆشیال میدیا و تەواو ئەو پلاتفۆرمانە هەیە کە لە ناو سۆشیال میدیا بەکارێت. بابەتی ئەمڕۆمان بابەتێکە کە لە ناو کۆمەڵگەی کوردیا زۆر بە خەست و خۆڵی ئەم دیاردەیە ئەبینرێت. ئەویش بابەتەوەی کە بەشێک لە خەڵک و کە بەشێکی زۆری خانمانیش لە چوارچەوەی ئەم دیاردەیە ئەسوڕێنەوە ئەوەیە کە بە ناو ڕسمی خۆیانەوە سۆشیال میدیا بەکارنیانە. ئەو پسپۆرانی کە لە بواری سۆشیال میدیا پسپۆریان هەیە پیان وایە ئەمە هەڵەیەکی بەکارهێنەرانی سۆشیال میدیایە، ئەوان وای ئەشوبهێنن کە وەکوا بێت تۆ نازنامەکەی تۆ یا پاسپۆرتەکەی تۆ ڕسمی کەسێکی تری لەسەر بێ و ناوی کەسێکی تری تیابێت کە ئەمە وەکو پاسپۆرتێکی تەزویری لێ. قسەکە ئەوەیە بەشێکی زۆر لە سۆشیال میدیای کوردی لەلایەن خاوەنەکانی ئەوکو سۆشیال میدیایکی تەزویر بەکارێت. یعنی تۆ ناکرێت کەسێک کۆمنتێکە بۆ نووسێ، کەسێک نامەیەکە بۆ نووسێ نازانی چێ. یعنی من بۆ خۆم کاتێک کە نامەکانم بۆیێت، کاتێکە بەڕێزێک پێشنیارم بۆ کات نامەم بۆ نووسێت قسەم لەگەڵاکات، یەکێک لەو ئاستەنیانەی کە هەمە بە جۆرێک لە جۆرەکان ئیزعاج مەکات ئەوەیە مەسەلەن سەیرەکەی کابرا گورجی برینار نازانم ڕسمی گورجێکی داناوە و باسی چوزانم باسی چێشی کۆمەڵایەتی لەگەڵاکە، دڵێکی تەنیا، خۆشەویستیەکی ئیتر تا دوایی یانی بەڕاستی ئەمە بە بۆچوونی من کۆمەڵێ ئەمان باتە کۆمەڵێک کۆڵانی میدیاییە و کابێ میدیا ئیشی لەسەر کات. یەکێک لەو کۆڵانانە ئەوەیە کە پەیوەندی بە جورئەتی بەکارهێنەری سۆشیال میدیاوە هەیە. ینی منە پرسم ئەگەر لەسەر پرۆفایلەکەت خانمی بەڕێز برای بەڕێز یعنی ئەگەر ڕسمێکی وێنەی مەعامەلات ینی قابلە چی بەو ڕسماکرێ و دواتر وەکو بەشێک لە شارەزانی سۆشیال میدیا ئەڵێن ینی ئەگەر تۆ حاڵی تۆ وایە بۆ بەکارهێنانی سۆشیال میدیا هەر بەکاری مێنە. بەڕاستی من نامەوێت زیاتر لەسەرم بابەتە قسە بکەم. دوو میوانی بە ئەزمون لێرە میوانن لەگەڵمان لەگەڵ کۆمەڵی لێدوانی دەرەوە ئەم بەڕێزانش میوانەکانم با فەرمون بۆ ئێرە و بینەری بیۆگرافیەک بن لەبارەی ژیانیانەوە. فەرمون. فریشتە کەوە دەروونناسی مۆڵەت پێدراوی کلینیکی لە باشووری کوردستان و سوێد گەورە بووە. لە زانکۆی لۆندی سوێدی خاوەنی بڕوانامەی ماستەرە لە بواری دەروونناسی معریفیدا. لە وڵاتی بریتانیا بڕوانامەی ماستەری لە بەڕێوەبردننی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەدەستهێناوە. لە وڵاتانی دانیمارک و بەریتانیا و سوێد لە بواری دەروونناسیدا کاری کردووە. کەمال داستان ڕاهێنەری گەشەپێدانی مرویی، خاوەنی 25 کورسی پرۆگرامی زانستیە. 7 کتێبی لە بواری سایکۆلۆژی و زانستی نووسیوە. چەندین خۆڵی بۆ ڕاهێنانی گەشەپێدانی مرویی کردوتەوە. ئێستا ڕاوێژکاری چەند کۆمپانیایەکی بازرگانیە. دووبارە بەخێر بن. سپاس. ئازێتی کێشا و جنابیشدا ئازێتی کێشا. سەرنجی دەستی هەردووکتان بۆ من ئەمڕۆ پێش بەرنامەکە دەستی تۆ بۆیاخە من خۆم هونەرمەندێکی شێوەکارم. باشە ئەوە کۆمەڵێک کاری زۆرم کردووە. گالەریەکەم هەیە لە سلێمانی و لە تورکیا لە ئیستانبول کاری بەردەوامەکەم. ئەمە ڕەنجی ئەکریلێکی ئەڵمانی هەر لێ نابێتەوە، ینی مادێکی تازەم بەکارهێناوە. هۆکارەکەی ئەوەیە باش شانازی پێوەکە باشە دەنە بە دڵنیایی ئەگەر بۆیاخی دیواریش بێ هەر وەکو کاسبێکی دیواریش بەس ناڵم تۆزێک ئەمێ وەنیە تۆزێک ئەوەی جەنابیشت هەر جوانە. سپاس وەڵا من لە ڕێکخراکەوە تقریبان 100 بەشدار بوو خولمان بۆ کردبوونەوە و یەکێ لە خانمەکان ئەم ئیشەیە کرد بۆیە وەکو پاڵپشتێک دەستخۆش. باش ئەو وێنەیە کرد. باش بە بچینە بابەتەکەەوە ناڵم پێش بەرنامەکە سەری دەسێر دوکتانم کرد با تۆزێک کێشە نییە. بابەتی ئەم بابەتی کێمە باسیەکەین دانانی ڕسمی پرۆفایل لەلایەن بەشێکی زۆری خەڵکەوە بە تایبەت خانمانەوە تێڕوانینی شارەزایانی سۆشیال میدیا پیان وایە ئەمە شتێکی ڕاست نییە، چکە یاوە تا بەکاری بێنە وەکو خۆی یا ئەوە تا بەکاری مێنە بە تەزویری، چکە ئەوان وا لە قەڵەمیان عەلا ئاساس ئەمە وەکوا بێت تۆ ناسنامەیەکی تەزویرێتە بێت منطقیشی تایە بەڕاستیانی بەنسبەت سۆشیال میدیا و منطقی تایە، چکە بالفعل وایە تۆ ڕسمی پرۆفایل و ناوێکێ کابرا
نامەیەک بۆ جەناب دەنووسێ نازانی کوڕە کچە هەل لە خۆتۆ انتباهێکە لا دروستە بێ ئەتخاتە گومانەوە کە نازانی چۆن چۆنی وەڵامی بێت یا چۆنی قسەی لەگەڵا بکەیت ئاساییە ئەم شتە بڕۆی من بۆ کۆمەلگای کوردی لە ئێستا ئاساییە چونکە لە غیابی هەموو کۆڵەکە گرنگەکانی پەروەردەیە کە نییە لێرە زۆر ئاساییە و بەعکسەوە بەڕێ من ئەرکێکی نیشتیمانیە زۆر لە خانمان خۆیان پارێزن چونکە زۆرێک لە ئێمەمانان کە دەرکەوتوین بە وێنەی خۆمان بە کەسایەتی خۆمان بە ناوی خۆمان و باوکمان زۆر هەوڵ ئەدرێ لێرە و لەوێ لەلایەن زۆرەوە کە بە ئەکاونتێکی نەخوازراوە قسەی ناشرینەکان ئەمە کرێزەختێک نەبێ بۆ خودی خۆم من دەرو ناسمەتوانم زاڵ ببم بەسەریا بەڵام لەوانەیە بۆ دەوروبەرم بۆ ئازیزانم بۆ خێزانم بۆ هەر کەسێ من بناسێ یان بۆ کەسێکیش کە هەر نامناسێ لەوانەیە پێیان هەزم نەکرێت بۆیە بەڕای من ئێستا بەڵێ زۆریش ضرورە تۆڵی بەپی ینی بەپی ئەو پەروەردەی کە هەمانە بەپی ئەو پەروەردەی کە بە بۆچوونی جەنابەت پەروەردەیەکی باشی بەکارهێنانی سوۆسیال میدیامان نییە لەم ڕۆ ئاساییان تۆڵی بەڵێ لە بەرەوەی پەروەردەیەک یەکێ لە کۆڵەکە سەرەکیەکانی پەروەردە ئەوەیە کە تۆ پەروەردەی تەکنۆلۆژیت هەبێ ئێمە پەروەردەی تەکنۆلۆژیمانە چەند کەس لە بینەران لە هەر شوێنێکی کوردستانی گریب بڵێ بە قەناعەتەوە بڵێ من پەروەردەی تەکنۆلۆژیم هەیە نیەتی پەروەردەی تەکنۆلۆژیەوەی تۆ ئەسڵەن بزانی چی بەکارێنی چ پلتفۆرمێ بەکارێنی ئەو لایکی کە ئەیکیت چی ئەگەیەنێ ئەو ڤیددیوە یان ئەو وێنەیە کە شێریەکەی ئەینێری بۆ هاوڕەیەکە تۆ لەوانەیە بە ڕۆحێکی گاڵتە و خۆشمامێزەوە بینێری بەڵام ئەنجامەکەی زۆر خەتەرەکەوێتەوە باشە پێش وایە پێ دوایە ئافومکە پێ دوایە ئەگەر تۆ بۆ نمونە تۆ خانمێکی ئاسایی بیت فریشتەکەەوە نەبیت مەسەلەن فەیسبوکەکەت ئەنیستگرامەکەت چوزانم ئەو ڕسمە بچووکەی کە هەیە یعنی ڕسمێکی ئاسایی مەعامەلاتێ بێ وەکو ڕسمی ئاسایی پاسپۆرت بێ و ناوەکە شەخۆ بێت چی بەماکرێ منەمێ ئەم انتباع وردە جۆرێک لە جورئەت دروستکەین کە ئەم شتە ڕاستکەینەوە ینی هەندێک جار ینی ترسان و پشتێکردنە هەندێک عقل ئەوەندەی تر گەورەیانەکات ینی لە ڕابردووە گروپێک دروست بوون بەڵام پرۆژەکان بۆ نەچۆ سەرباری تێبینی ئەگەر تێبینیە کە بێ لەسەر پرۆژەکە ئەو بخۆتانە زانێت نێچێک لە خاڵە لاوازەکانی ئەم کۆمەڵگەی تر بۆ سیاسیەک بۆ میدیاکارێک بۆ پیشەوەرێک بۆ هوەرمەندێک بۆ پەرلەمانتارێک بۆ هەرچیەک ڕسمی ڕووتی ئەو کەسەیە ینی تر ئەم کەسە من هەندێک برادرم هەیە کە لە سلکی سیاسیاییشەکەن ئەڵێ کە ئەچین بۆ هۆتێلێک ئەخەوین کە خۆمانە گۆڕین گوڵۆپەکانە کوژێنینەوە یعنی مەبەستەکەم ئەوەیە لە ترسی کامێرانی ئەڵێ کە خۆمانە گۆڕین گوڵۆپەکانە کوژێنینەوە خۆمە گۆڕم اینجا گوڵۆپدا ئاجیسێنەوە ینی ئەوە نە ئارامی بۆ دروست گروپێک دروست بوون بەڵام وتیان ینی کەمپینێک دروست دەکەینەوەمان خۆمان ڕوو دەکەین زانی تر ئەم خۆ ڕوودکردنەوەی چییە بەڵام ئایا ئەوە گونجێ لەگەڵ کۆمەلگاکە ناگونجێت من تێبینی ئەوم کردوتم سەرباری تێبینیم لەسەر بیر و بۆچوونەکە بەڵام ناشکرێت لە بەرەوەی کە ئەم کۆمەڵگەیە ڕسمێکی معاملاتی تۆ بەکاربێنێ ڕسمێکی معاملاتی خوشکەکەی من بەکاربێنێ ئیتر ئێمە سوۆسیال میدیا بۆ غەڵەتە بەکاربێنین کە هەیە بەڵام تۆ چۆن قەناعەت بەدەکێکەکەی کە ئەگەر کچەکەی دوای 5 ئێوارە لەوانەیە کوڕەکەشی دوای 6 ئێوارە بێتەوە زۆر پێی قورسە چۆن قەناعەت بۆ دایک و باوکاکەی کە ڕسمێکی کچەکەی بڵاو بێتەوە لە هەموو سوۆسیال میدیا باشە ئەو ڕسمەکەی بە هەر حاڵ ڕسمەکەی بارحاڵ ئەی ناوەکەی ئەکرێ بەناو تۆ چۆن وەرەگریتەوە ئەکاونتەکە و چۆن وەرەگریتەوە بە ناوی تۆ توانن ئەنوا ئەشکال شتی خراپکەن ئەمە یەکەم نەڵێم پەروەردەی تەکنۆلۆژی دەبێت لە مەکتەبەکانە بخوێنرێ مامۆستا خۆی بیزانێ دایک و باوک بیزانێ فێری مناڵەکەی بکات ئەمە لایەنێکی زۆری ئەکەوێتە سەرشانی حکومەت و بەرپرسانەوانی کە لە موقعی دەسەڵاتان بەشێکی زۆریشی ئەکەوێتە سەر پەروەردە کە هەم خێزانەگرێتەوە هەم لە قوتابخانەکانە پەروەردەی تەکنۆلۆژی چییە؟ تۆ وەکو خانمێک وەکو پیاویش لێرە هین نەکرێت دیسکریمنیشن نەکرێت پیاوانیش بەمەوە زۆر ئەناڵێنن کەسانێکی زۆر هەیە ئەکاونتی فیکیان هەیە ئەکاونتی فیک بۆچی داەنێ لەبەرەوەی شتێکی هەیە ئیشارێتەوە شتێکی بێگومان شتێکی ناشرینە خۆگە شتێکی باش بێ ینی باعلەنی بە هەموو کەسێکی ئاڵێ شتێکی ناشرینی هەیە ئیشارێتەوە ڕفتارێکی قێزەونی هەیە ئیشارێتەوە
یان ئەوە تا ژیانێکی خۆی کە زۆر ناخۆشە ئەژی بەڵام ئەو ژیانی خۆی پێقوبوڵ نیە ئاوات و حەزی ئەوەیە کە ژیانێکی تری هەبێت ئەم ژیانەی تر دێڵە بە ئەکاونتێکی فێکەوە نەخوازراوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر پلاتفۆرمێک بێ بەکاری دێنێ ئەم کەسانە بە پێی دەرووناسی پۆلێنەکرێن بە قێزەونترین ناشرینترین سادیترین کە هەر لە سادیسمەوە هاتووە نەک سادە سادیترین و ترسنۆکترین فئەی کۆمەلگان کە بە ناوێکی ترەوە دێن نمایشی کەسێکی ترەکەن هەر ناوێک بێ اینجا دێن ئەو ئیشانەی کە ناتوانێت بیکات ئەیکا بەرامبەر بە هەر کەسێ بێ لە کۆمەلگایە کە تۆ ئەمە ئیشی تیانەکەیت ئەو کاتە ئەرکێکی نیشتیمانیە خانم ئاگای لە خۆی بێ بۆچی ڕێک ئەو شتە بوو ئەو شتەیە کە من باسیەکەم ڕێک دەسە خستە سەری بۆچی ئەرکێکی نیشتیمانیە خانم یان پیاوان ئاگایان لە خۆیان بێ لە زۆر شوێنی کوردستان فترەیەک لەمە پێش و دووبارە ئەبێتەوە ئەی بیستم لە میدیایە کە زۆر پیاوانیش بە ئەکاونتی فیک ڕسمیان براوە ڤیددیۆیان براوە و داوای پارەیان لێکراوە لە قاڕەیەکی تر نەکە لە وڵاتێکی تر بۆ ئەوەی نەبی بە قوربانی چونکە مرۆڤ تا ئەو کاتە قیمەتی هەیە و جوانە خۆی لە لای خۆی و لە لای دەوروبەرەکەی کە کەرامەتی نەشکێنراوە کە تۆ کەرامەتت شکێنرا قیمەتێکی ئەو تۆر نامێنێت لەوانەیە ئێمە هەموو ڕێز لەو کەسە بگرین بەڵام خۆی لە لای خۆی قیمەتێکی ئەو تۆی نامێنێت بۆ چونکە کەرامەتی شکێنراوە لەو ڕێگەیەوە ئەم مرۆڤانە کێن زۆر ضرورە ئێمە باز لەوە بکەین کێن ئەم مرۆڤانە بەگشتی مرۆڤگەلێکن کە پەروەردەیان کورتی هێناوە بە باشی پەروەردەیان کورتی مەبەستی کام مرۆڤانەیە مەبەستە ئەو مرۆڤانەیە کە ئیستیغلا فیک دروست دەکەن بۆ ئەوەی بگەن بە مەرامێک اینجا مەرامەکە هەر کات هەر شتێک بێت لە ئاستی وڵاتە ئەکرێسی خوڕی بێ لە ئاستی تاکە کەسیە ئەکرێ بۆ ئەوەی بم لە کەرامەتی تۆ بم بۆ ئەوەی زەختێکی لێ بکەم بۆ شتێکی تایبەت کە من بەلامەوە گرنگە یان هەر بۆ ئەوەی هەنێک هەیە حەزیەتی بێتە ئەکاونتی تۆ بزانێت تۆ لەگەڵ کاتداستان چی باسەکەی فزوولە بۆ 1001 سەبەبی تر ئەکرێ ئەکاونتی فێک بەکاربێنێ ئەمانە کەسایەتیان ئێجگار هیچە ئێمەش ئەواڵم ئێمە قسە لەسەر ئەو شتاکەین ینی ئێمەش قسە لەسەر ئەو بابەتاکەین ینی ئەو کەسانی کە ئاوا بە ئەکاونت و ناوی فیکەوە سۆشال میدیا بەکارێنن من ترسام لە سەرەتای بەرنامەکەم زانی تۆ بە جۆرێک لە جۆرەکان دیفاعیان لەیەکیان نەخۆش چکە بابەتەکە ئەوەیە کە ئەگەر کەسێک نیەتی پاک بێ بۆچی بەناو ڕسم و ئەوەی خۆیەوە چوزانم سۆشال میدیا بەکارنیان ینی نەبێ بە قسەیەک من هەندێک جار لە بەرنمەکانە خەڵک برینارەکەین ینی ئێستا بۆ بە مۆدل لە ناو کەسە ناسراوەکانیشە سێرەکەی 15 نامە بۆ 15 کچەنێرێ کە کچەکان ڕەفزیەکەن ئەمە کەسە دیارەکان ئەڵێم ینی چوزانم میتر هوەرمەندن گۆرانی بێژن نازام چین لە پڕکە ئیترە زانێ گۆمەکەیش لە قاو لەسەر کەرامەتی کەوتووە پۆستێکە کاڵێ هاکرا و هاک نەکراوە ینی بۆیە هەر ئیشی ئەوانە شەکە لە ترسی ئەمانەیە خانمان پەنا ئەبەنە بەرەوەی کە کەسایەتیان دەرنەکەوێت وێنەیان دەرنەکەوێت باشە ڕای تۆ چییە ئاساییە لە بەرەوەی کە کۆمەڵی خەڵکی ئەلەو جۆرەی کە فریشتەخان باسی کرد لە بری ینی بە هۆکاری بوونی ئەم خەڵکانە ئیتر ئێمە فەیسبوک و سۆشیال میدیا بە ناوی خۆمانەوە بەکارنێنین مرۆڤەکان دەبێت جورئەتیان هەبێت بە تەواوی قەناعەتەوە کاتێک کە ئەکاونتێکی خۆی هەیە پرۆفایلێکی هەیە فەیسبوک جێگا ئینستاگرامێکە دروستەکات من پێم باشە یان دروستی نەکات بە هیچ جۆرێک پێویست ناکە هەیبێت یان کە هەیەی بۆ مەهامەیەشی گرنگ بۆ ئەوەی کە پەیوەندی کۆمەڵاتەکانی بەهێز کات یا مەسجەکانی پەیامەکانی بگەێنی بە مرۆڤایەتی یا خزمەتێکی گەورە ئەنجام بدا پێویستە ناسنامەی خۆی بەڕاستی بەواقعی وجودی هەبێ پێویستە ئەو کەسە جنسیەکەی مەکشوف بێ ناوی تەواوی خۆی وێنەی ڕاستەقینەی خۆی دابنێ لەسەر ئەو پرۆفایلە بۆی کە ببێ بە کەسایەتێکی ناسراوە یان ئەمە هەبێت یان با هەر پێویست ناکە بەشدار تۆڕە کۆمەڵاتیەکان بەڵێ بەس ئەو کەسانێک و خاتون باسی کرد دکتۆرە فریشتە ئەو کەسانی کە کەسانێکی دەروون نەخۆشن ئارامیان لەدەست داوە بۆ هەر مەرامێکی تایبەتی خۆیان بێ ئەکاونتێکی فەیک دروستەکەن بەو شێوازەی کە لە پشت ئەمەوە کۆمەڵێک مەرامی تایبەتی خۆیانیان هەیە
بۆ مەبەستێکی تایبەت بەکاری ئەهێنن بە ناوێکی ناخوازرا و بە ناوێکی تایبەت بە ڕاستپێکی سیر و سەمەرە بە شێوازێک لە شێوازەکان ڕەنگە هەندێک جاشتی مؤسیر بەکاربێنن کاریگەری هەبێت بۆی کە بینەرێکی زۆر باشی هەبێ بۆی کە لایکێکی زۆری بۆ بێ بووی کە ڤیۆرێکی باش لەبەرەوە ئەو کەسانە چۆن چارەسەر دەکرێن یان ئەو کەسانە چێن من حەزەکەم پرسیارەکان لەسەرەوە بکرێ ئەو کەسانە چێن کە ئەکاونتیان هەیە کە حەقیقەت نییە کە فەیکە کە تەزویرە کە ناڕاستە ئەو کەسانە چێن یەک دوو و بۆچی مەرامێک بۆ چوو مەرابێک ئەمە ئەو کەسانە چێن ینی لە ڕووی زانستەکەی جەنابتەوە لە ڕووی تێڕوانی جەنابتەوە ئەو کەسانە چێن ینی ئەتوانین مەسەلەن بڵین ئەو خەڵکانەیە گەر مەرامێکی خراپیشیان نەبێت دەردی فریشتە خانوتی مەسەلەن ئەکرێ پیان بڵێ بۆ نمونە خوشکێکی من مەرامێکی خراپی نییە بەڵام ئەتوانی پێی بڵین جورئەتی نییە کە بە ناو و نازنامەی خۆیەوە سۆشیال میدیا بەکاردایەنێ بە درێژایی مێژووی مرۆڤایەتی ئینسانەکان وێڵن بە دوای یەک شتە کاک دەروون بە دوای ئاسوودەیی خۆشببختی بەختەوەری کاتێکە با بڵین لە هەرێمی کوردستان یان لە هەرچی شوێنێکی ئەم دنیاە بەختەوەری وجودی نابێت ئاسوودەیی بەدەست ناهێنی خۆشببختی فراهەم نابێت ئەو کەسا تووشی ئێش و ئازاری دەرگونیە بێت ناڕەحەت دەبێت بێزار دەبێت بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە ئێش و ئازارێکی وا کۆبێتەوە لە دەروون و ڕۆحی ئەودا تووشی نەخۆشی دەرونی ببێ بەرکەوتنی خراپی هەبێت لەگەڵ چواردەورەکەی خۆی لە ئەو ژینگەی تێدا دەژی کاتێکە مرۆڤ دەرونی نەخۆش دەکەوێت بیر لە کۆمەڵێک ڕێکاری تایبەت دەکاتەوە بۆ ئەوەی کە خۆی ئاسوودە بکات بۆی کە دڵخۆش بێت یەکی لەو ڕێگایانە کە بیگرێتە بەر کە ڕێگایەکی سادە و ساکار و ئاسانە ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵاتیەکان لە سۆشیال میدیا بۆ مەرامەکانی خۆی چەند ئەکاونتێکی جیاواز بە ناوی جیاواز دروست دەکات لەبەر ئەوەی کە مەرامەکانی خۆی بگەێن یەکێ لەوانە بریتە لەوەی کە کەسێک هەیە چۆن بیوێ کەسایەتی شخصێک لەکەدار بکات وێرانی بکات چۆن هەستی کەسانێک بریندار بکات چۆن تۆڵەی خۆی لە کەسێک بکاتەوە چۆن مەسیجەکانی نامەکانی بە شێوازێکی ناڕاستەوخۆ بڵاو بکاتەوە چۆن بگا بەو مەرامی کە خۆی دەیەوێت چونکە ئەوە ڕێگایشی ئاسانە تەکنەلۆژیا ئەمڕۆ ئەو ڕێگای ئاسان باشە نای بەستی تۆ بە بێجورئەتی بۆ نمونە گەر کەسێک من بۆ خۆم کە شتم بۆ نووسن ینی ئێمەمانانیش نەک بێ بەژنی دەتوانم بڵم پشتێکی زۆریشمان بەرکەوتۆ لە جیتانە و تەسەر و نازانم چی بەڵام من هەمیشە وا بیرەکەمەوە ئیتر نازانم ئەمە تێڕوانینی شخصی خۆمە نە هیچ کۆمنتێکە سەرمەوە نە هیچ کەسێکیش بلۆکەکەم چکە من پێم وایە بەشێک لەوەی ینی بەشێک لە خەڵکیم بەشێک لە خەڵکی ماگەڕێ بۆی کە شوێنە جنێویتیابە من وا بیرەکەمەوە قەی نابال و شوێنی منۆ جنێو با بەس خۆی پیشاندا بەڵام من عادەتەنە و کەسانی کە جنێوە نووسن و کەسانی کە خۆیان بەتاڵەکردن و کەسانی کە قسەی نەشیا و ئەوان نووسن ئەگەر دیقەت بێ هیچی ئەکاونتی خۆی نییە من هەمیشە بۆ زۆریان وەڵامەیە مۆڵم تۆ جنێوەیت و جنێویش و ئەم جۆرە لە تەسەڕوفی تۆ بە پۆچوونی خۆت پێ دوایە تۆ پیاوێکی بەجورئەتی یا تۆ ژنێکی بەجورئەتی ئێکە بەجورئەتی زەحمە نەبێ بەنایی خۆتەوە هەلانی کە مەگەر جنێویشەی بابزانم چیت بەڵێ چی لەوە ئاسانترە تۆ ئەکاونتێک دانیت و ناوێنی گوڵی شەیدا و نازانم چی و گورجی برینار و نازانم چی و چی و ژنێویتیایی بەڵام کاک دەروون خەتەرێکە لەوەیە هاوڕانیم خەتەرێکە لەوەیە کە زۆری ئەوانەی کە وشەی نەشیا و بەکاردێنن و هجومی شخصی زۆر بە شێوەیەکی ناچرینەکەن بە ناوی خۆیانەوەیکەن بەڕای من کۆمەڵگای کوردی ئێستا گەشتە بەو ئاستەی کە ناسڵەمێتەوە ناترسێ بە ناوی خۆیەوە زۆر بێباکانە هەچێکیشی ئەوێ ئەیکات ئێستا واقعی سوشیال میدیای کوردی ئەوەیە خۆی خەتەریەکە لەوەیە کەمیان نیسبەیەکی زۆر کەمی بە ناوی خوازراوەیە بەڕای من یەکێ لە هەڵە گەورەکانی میدیای کوردی ئەمەیە کە ڕێگە ئەدرێ جنێ و فرۆشی نۆرمال بێت ئەمەیەکێکە لەوەی کە حکوومەت ئەبێ ئەمڕۆ ئیشی لەسەر بکات هەموو سایتە بنجیوار و بەردیوارەکان نابێ بهێڵن لە هیچ شوێنێکی سایتەکانیانە جنێ و کۆمنت بێ وشەی نەشیا و کۆمنت بێ هێرشی شخصی بۆ سەرکەسایەتی کەسێک کۆمنت بێ ئەبێ بسڕێتەوە نابێ ئەمە قوبوڵ بکرێت بە هیچ شێوەیەک ئەوەیەکێکە لە هەڵە زەقەکان کە میدیای کوردی ئێستا پێوەی ئەناڵێنێ و بەخۆشیان بۆ لە پێناوی ئەوەی تو لایکت زیاتر بێ
فۆلۆوەرت زیاتر بێ ئەمەکەی هەدەفە هەدەفی میدیا شتێکی ترە شتێکی زۆر زۆر پیرۆستر و زۆر زۆر گەورەترە کە دەبێ هەمومان بتوانین باسی کێشەکانی کۆمەلگاکەمان بکەین بە ئازادیانە کە تۆ نەتوانی ئەمە بکەیت کێشەیە هەر کێشەی من نییە وتا من دێم قسەی خۆمەکەم هەر کەسێکی کە دەیە قسەی خۆیەکە بەڵام میدیا چۆن ئیشی لەگەڵەکە حکومت چۆن ئیشی لەگەڵەکە قانونەکان چین بەڕای من ئاستانبوون و کردنی جنێ و وەکو کۆمنت ئەوە کێشێکی باشە هەنگاوی یەکەم ئەتوانین ئێمە وابیر بکەینەوە بۆی کە سەریکە من زۆر حەزم لە دەست پێکردنە ینی باسی هەش دیاردێ بکەین چۆن دەستی پێ بکەین نەگەر لێرە دانیشین کۆمەڵە قسە هەر ڕێژین چارەسەر هەش کەسی و بچینەوە بۆ ماڵی ڕاستە من پێم وایە لە جەنابەت لە مۆقعی خۆتە ئەو بەڕێزی دانیشتۆ لە مۆقعی خۆیە ئەو بەڕێزی دانیشتۆ هەمومان ئێمە باسی بابەتێکین سوۆشیال میدیای هەمووشمان ڕەنگە هەریەک لێمە هەر پلتفۆرمێکمان هەبێ فەیسبوکێکمان هەبێ ئینستاگرامێکمان هەبێ ستاپ چاتێت تا دوایی من پێم وایە هەر یەکەمان لە بازنەی خۆمانە ئەتوانین دەستی پێ بکەین بە تایبەت ئەم بابەتە ئێمە باسی ئەتۆم ناکەین باسی بابەتێکەکەین کە ئەگەر فەیسبووکی من 100 هاوڕێم هەبێ من ئەتوانم لە ناو فەیسبووکی خۆمان دەست پێ بکەم بۆی من ئەگەر ئەو پرسیارە لە من بکەی لە خۆمی بکەی من ئەگەر دەست پێ بکەم سەری ناو فەیسبووکی خۆمەکەم هەرچ فرێندێکم هەبێت یاگەر پێیچمە بێت فرێندێکمە بێت ناوی خۆی نەبوو ڕسمی خۆی نەبوو نازنامەی خۆی نەبوو بلۆکیکەم من پێم باشە کاک پێ دوایە بەمە دەست پێکردنی تا ڕادێکی زۆر باش من تەیدی خەڵک فێر بێ بەڵێ خات تەیدی پاڵپشتی قسەکانی دکتۆرم بۆ ئەم بابەتە تۆ بێن نێوماڵەکەی خۆت پاک و خاوێن بێت بۆ ئەوی کە دەرونیشی ئارامت هەبێ بۆی کە ئاسوو دەبیت ڕۆحیەن ئاسوو دەبیت تۆ دەبێت ئەو پرۆفایلت ئەو ئەکاونتت پاک بێ کێشە لەوە لە هەرێمی کوردستان بۆ ئەم بابەتانە لە بواری تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا سانسۆر نییە ڕقابەیەک نییە چاودێری گشتی ئەم بابەتە بکە بە شێوازێکی تازە بە بەڕامەیەکی بەهێزی لە دنیاشە ئەو شتە نیە بۆ هەندێک بابەتی سیاسی نەبێت بەڵام لە دنیاشە ئەو سانسۆرە نیانی خەڵک ئەکاونتی ترامپیان داخست لە کاتی ئەخنا لە مەڵەم قەزی سیاسی نەبێت قەزی سیاسی نەبێت دەجینا بۆ قەزی کۆمەڵایەتی من زۆر پرسمان کردووە بۆ کەیسی کۆمەڵایەتی ئەبێ داوا بجوڕێندێت داوای یاسایی بۆ نمونە تۆڵی ئەم زەلامە ئەم جنێوەی بۆ نووسی و ئەم شتەی بۆ حتا لە دەریشەوە ئەگەر سەری ئەکاونتەکە بکەن ناو و ئەدرس وشتی مەزبوط نەبێ ئەگەر قەزیەکە قەزی قەتڵ و کوشتن و تێرۆر و ئوشتانە نەبێ ئەوانیش بە دوایان ناچێت بۆیە پێت هەڵێن زەحمە نەبێت تۆ کە ئەم کەسە و هێناوتە ناو ئەکاونتەکەی خۆتەوە تۆ کە نازانی چی ئێمە وکو حکومت خۆ ناتوانین بزانین چه جنێوی پێ بەڵام ئەگەر لە دەرەوە بەگشتی ئەو نەخۆشانە کەمترن بیزەبت بابەتەکە ئەوەیە ئەو نەخۆشانە کەمترن لە من وەڵامێکی لۆژیکی بە بەڕێزە ڕابگەیەنم کاتێک کە جەنابەت من هەر کەسێک ئەکاونتی خۆمان تەماشاکەین پێویستە ئێمە سیستمێکمان هەبێت بەڕامێکمان هەیە بۆ چێکردنەوەی ئەو کۆمنتانی کە بۆمان دێت هەموو کەسانی کە دژایەتی ئێمە دەکەن یا سوکایەتی بە کەسایەتی ئێمە دەکەن و دەروون و ڕۆحی ئێمە ئازارێن بێتاقەتمان دەکەن ئەمان کە کارێکی نەشیاوە ئەمە لە یادەوەری مرۆڤ بە بەردەوامی ئەمێنێتەوە هەرچەند خۆت کۆنتترۆلکەی بەڵام لە دواییدا دڵت ئازارە ئەدات ئەمە شتێکی زۆر باش نییە بۆیە تۆ دەبێت چی بکەیت من و خودی خۆم هەر کەسێک هەر کۆمنتێکم بۆ بنووسێت بە جۆرە لە جۆرەکان کە بێتە هۆی ناڕەحەتی من دڵ و دەروونم بێتاقەت و ئازارم پێ ببەخشێ من ڕەنگە یەکجار ئەو کەسە گەر بیناسم لە نزیکە و ئاگاداری کەم بەڵام ئەگەر نەیناسم یان علاقەیەکی باشم نەبێت لەگەڵیا ڕاستەوخۆ من بلۆچەکەم ئەزانی چۆنە بێ بە فلتەرا تێپەڕێت من پێویستم بەو کەسانە نییە کە دژایەتی بنەکەن بە بەردەوامی باشە بۆیە ئێمە کارێکی وا بکەین گۆڕانکاری بکەین لە سیستمی سۆشیال میدیا بە بەرنامەیەکی تازە بۆ شێوازێکی ئێمە خەڵکی هەرێمی کوردستان ڕابێنین بۆ شێوە عەشوائیە مامەڵە نەکەن لەگەڵ سۆشیال میدیا پێویستە مامەڵێکی تەندروست و ڕێکۆپێک هەبێ کە سوود بەخش بێت بە شێوازێکی پۆزتیڤ بۆ کۆی گشتی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە پێویستە گۆڕانکارەکان لە خودی خۆمانەوە دەست پێ بکەین ینی هەنگاوی یەکەم بۆ نمونە خۆمان دەست پێ بکەین و مثلەن سەو باز لەم لێرە و لێ دروستە بێ فڵان کەس لەسەر کۆمنتی وای کردووە من ئەسڵەن زۆرم پێ باشە زۆرم پێ باشە کە حکوومەت و لایانی پەیوەندیدار و پۆلیس و ئاسایش و شورتە و چوزانم بێنە سەرخەت لەسەر کۆمنتێکی نەشیا و ئیجراعەت بکەن ینی خەڵک وای لێ هاتووە زۆر بەبەسەتی دەردی جەناب تەڵێ ینی بابەتەکەەوە ئاسایی بۆ تۆ جنێ و
بە ناوی خۆشی جنێوەیە ینی بێباکە بە ناوی خۆشی جنێوە پێیجی هەیە ئەکاونتی خاڵی خۆی هەیە بە شانازی و بە فەخرەوە سەدان هزار جنێوی سوک ئەیات بە هەزاران کەس نازانێت کەسی ناسیێمە زۆر گەورە ناسیۆمان هەیە ئێمە لە ڕابردووە بەردامەمان لەسەر ئەوە کرد من خۆشم وتم بەداخەوە ئێساوە یاتۆ شکور ئێستا کبوونەتەوە بەپێی تێگەیشتنی کۆمەلگە و دروستکردنی بەرنامەی باش لە سەریان جنێ و پاراکە ئێستا مەسەلەن بۆ نمونەوە ئەو خەڵکە دەمپیسانەی کە جەنە ئێوە ئاماژەی پێ بەڵێ یعنی جەنابە ڕقت لەو بەڕێزێ هیچ پێ ناکرێت چی 2000 دلاری بۆ نێری ئەڵێ ئەم شۆ لای فێ بکەرەوە جنێو بە فلان کەس جنێوەیە مستەمسە هەر لە خۆتەوە کۆمەڵشتی بۆ نێری جنێوەیە و کێشەکە لەوەیە خەڵکیش لەوە چێ بەشێکی بڕاب ئەگەر ڕخسەت فەرمووی ئەمڕۆ ڕوتی پێشکەوتن لە بواری تەکنەلۆژیا زۆر بە خێرایی دەڕوات کاتی ئێمە فریایی ناکەبین ناتوانین هاوتەری بین لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا تووشی شۆکەبین تووشی ئەوە بین نازانین چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەم پێشکەوتنە تازەیە بۆیە کارەسەتەکان لێوە سەرچاوە دەگرن و دەخۆڵقێن بەڕاستی کەسانێک هەن کەسانێکی زۆر هەن لەسەر ئاسی دنیا و ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین کە لای من ڤایرۆسن ڤایرۆسێکی کوشندەن بەو شێوازەی کە چۆن ئێمە ترسمان لە کۆڤید-19 هەبووکو ڤایرۆسی کۆرۆنا کە ئێمە بێت دژە ڤاکسین دژە ڤایرۆس بەکاربێنین ڤاکسین بەکاربێنین ئێمە کارێکی بێ وا بکەین بە سیستەمێکی باش بە پلان و بەڕامەیەکی بەهێزی عاقڵانە ئەم ڤاکسینە بەکاربێنین بۆ کەمکردنەوە و یان نەهێشتی ئەو ڤایرۆسە کوشندانە کە ئەمڕۆ سۆشیال میدیا بە شێوازێکی نەرێنی کاریگەریەکی زۆر خراپی هەیە زۆر سلبی هەیە لەسەر تاچی کۆمەلگا لەسەر خودی خێزانەکان بەگشتی هەڵۆشاندنەوەی خێزانەکان ڕێژەی جیابوونەوەکان دروستبوونی تەلاق گرفتە مادیەکان گرفتە بازرگانیەکان گرفتە ئابوووریەکان هەتاکو گرفتە سیاسیەکان باش ئەمە بۆ ئێمە لە ڕسمی فەیسبوک و هاتینە ئێرە بۆ ئێمە لەوەی کە ینی بۆ لەم بابەتەوە هاتینە ئێرە ینی بۆچی چوینە ئەوێ لەبەر ئەوەی کە ئەم پرۆفایلانە کە دروستەکرێ فەیکە بۆ کۆمەڵێ مەبەست و مەرانی تایبەت بەکاردێت هەر لەم ڕێگەی پرۆفایلانی بڵێ ئەو پرۆفایل و ئەو خەڵکانە شەر بۆ ڤایرۆسە ناویان بەری بەڵێ زین شوان کەسانێکان کە من کۆمەڵێک کەیس هاتۆتە بەردەسم وەکو لە ڕێی پەیوەندیەکانی خۆمەوە کەسانێکن مەسەڵەن بۆن بۆنا پرۆفایلێکی فەیشان ڕووس کردووە بۆ لێدانی کەسی بەرامبەر بۆ وێرانکردی کەسی بەرامبەر بۆ کوشتنی کەسی بەرامبەر بۆ داماڵنی کەسایەتی و حرمەتی کەسی بەرامبەر یا خێزانێک بۆیە لەم ڕێگایەوە بە ئاسانی دەتوانێت بە مەرامەکانی خۆی بگات چونکە نەناسراوە ماسکێکی بەستووە ناسنامەی مەکشوف نییە لە ڕووی یاساییەوە لێپێشینەوەی لەسەر ناکرێ ئەمە مەکشوف نییە دیار نییە نادۆزرێتەوە تاکو یاسا مامەڵی لەگەڵا بکات بە شێوازێکی وا کە سزای بدات بۆیە لەم ڕێگایە بە ئاسانترین شێوە بە مەرامەکانی خۆیەگات بۆ کاری سیاسەتیش ئەمە بەکاردێت کۆمەڵی لە دوانمان وەرگرتووە ئێوەی بەڕێزی ژەگەر قسەیەکتان هەیە لەو بارەوە هەر دەستێکم بۆ بەرزکەنەوە لە خزمەت تابین کۆمەڵی لە دوانمان هەیە لە دەروی ستۆدیۆ بزانین ئەوان چێڵن زۆر باشە فەرم تۆڕە کۆمەڵاتەکان و سۆشیال میدیا بەکاردێنن باڵێ شوێنی خۆتی لەسەر لەسەر پرۆفایلەکەت باڵێ لەسەرێتی متمانەت بەخۆتە بۆی کە دادناوە ئاساییە باشێک لە خەڵکی وێنی خۆیان دانانێنیان با بڵین بە ئەکاونتی فێک سۆشیالەکەی چیڵی بۆ کەسانە ژیانی خۆیانە یعنی ئارزی خۆیانە دایانێن یا داینانێن بەس من پێم باشە کەس بە فەیسی خۆی و بە وێنەی خۆی بناسێنێت چ پێویستەکە یعنی بە نایەکی فێکیان پرۆفایلێکی جیاوازیان کوڕا خۆی بکا بە کەچ جوانێەوە من ئەکاونتەکانم هیچی ڕسمی خۆمی لەسەر نییە لەبەرەوەی لەم وڵاتەیە ناتوانێت هیچ شتێک بە دڵی خۆت بێ لەبەرەوەی تەسەوڕەکەی بدزرێ ببرێ هەزار یەک شتی پێواکرێ لەبەرەوە قەت من لەسەر ئەکاونتی خۆم ڕسمی خۆم دانانێم لەسەر با بڵین پرۆفایلی سۆشیال میدیاکەت وێنی خۆت دانی نەخێر بۆ مۆڵایی بەپێویستی نازانم یان کۆمەلگاکە طبعاً کۆمەڵگاکە بەڵێ بەپێویستی نازانم پێویست ناکە بەناوی خۆتە بەڵام وێنی خۆتی ناوی لەسەر خۆمە بەڵێ بەڵام وێنی خۆتی لەسەر نییە نەخێر وەڵا حتمما وێنەی خۆتدانی باشترە چکە کەسێک کە لەگەڵتە لە سۆشیال میدیا لە فەیسبوک بۆی بدناسێ یان ئات بۆ کەسێک دەنێریان کەسێک لە
فەیسبوک ئەگەڕێ بۆی برادرێک بدۆزێتەوە حتمما وێنی خۆ لەسەروی باشترە بنە ماڵەکەی خۆتیان خانەوە دۆ خێزانێک خۆتە ڕێگەیان پێدی وێنی خۆیان دانێت بۆچی حتمما با بۆینی خۆیدان شتێکی تەبیعی دایانێم و جارواشە لە کێشە نییە ئاسای بەلامەوە ینی هیچ بربەستە نییە کە داینەنێم بەیانی بە ئارەزوی خۆمە جاری وادانم جاری داینانە میتراوە دەستخۆش بەشێکی قسەکان بەدلی تۆ بوو ینی نەک بەدلی تۆ بوو یەکێگرتەوە لەگەڵ قسەکانی تو بەس بەشێکیشان بەدلی تۆ بوو بەڵام من لە بینی دڵی هەردووکتانە من پێم وایە جەنابەت قسەیەکە کردیان بەکاری مێنە یا ئۆن یا ئۆن یا ئۆفیان تەواو خۆی لای کەرەوە باشە با من پرسیارێک لە ئێوە بکەم فەیسبووکت هەیە بێمە با بێمە لای تۆ هەر لە خۆم ئێمە لای تۆ فەیسبووکە هەیە باشە بۆ نمونە کەسێک ئەدێ بۆ بنێرێ ناوێکی نەخوازراوە بێ گورجی برسی چوزانم دڵی تەنیا ئەم شتانێ مەسەلەن گوڵی سروشت کوڕە نازانم کوڕە گەرمیانی کچە تاقانە مەسەلەن بە ناوێکی ئاوە بێت وەریەگری وەری ناگری ئەفۆم دەکەی کاک دەرون بە باسە چشتە چ بکەین جان من بەنسبەت ئەوەی کە کەسێکی دیارم باڵەوانی یاریتێنسی زەرزەویمە لە ئاستی عراق و کوردستان باشە لەبەر چێ هەندێک کەس بەناوی من ئەکاونتی فەیکی دانایەت قسە لەگەر کچان دەکات داوای پارەی دەکە و ئەو شتانە ئەمن چ هەدەفەک دەبینم لەوانەی بەرامبەرم کە ئەو شتەی لەگەرە من دەکەن چیان پێ برم هیوایەتە من تێنسی سەر ئەرزیش ئەو یاریاکەی وەڵای منی بەس بە قسەکرد منیش ئەکاونتێکدانی بەناوتەوە دەست خۆش وەڵامەکەی فریشتەخان بۆچی خۆشنیوی وەڵامەکەت دایەوە بۆچی بەناوی کاکەوە بەنایم کوڕە قۆزەوە فەیسبوک دانێن خۆشی نیوەی وەڵامەکەی یایەوە قسە لەگەڵ کچانە لەبەرەوەیەک و پێشتریش ئاماژەم پێدا کەسانێک هەن کە خەوی ئەویان هەیە وەکو کاکە بژین بەڵام ئەو ژیانەکەی بە هیچ شێوەیەک لەو ژیانی ئەم هەیەی نزیک نییە و ناتوانێت قەت پێی بگا بەڵام هەڵەکەی ئەوەیە کە خۆی بەراورد دەکا بەم کاکەیە خۆشی لە مەجای خۆی ئەگەر پەرە بەخۆی بە عادەتەنەو کەسانە نین ئێمەمانان مەژغوڵین بە ژیانی خۆمانەوە من خۆم بەراورد ناکەم لەگەڵ هیچ کەسێکە بۆی خەریکی ژیانی خۆمم بەڵام ئەوانەی کە ئەم ئیشاکەن خۆیان بەراورد دەکەن بەراوردکردن یەکێکە لە نەخۆشیە دەروێت وەڵامی کورتم بەرەوە باشە ئەوە گریمان قسەمان لەسەر ئەو بەڕێزە کرد کە ئەکاونت بە ناوی کاکەوە دانێ و قسە لەگەڵ کچانەکە چی بەو کچانە ئەڵەی کە وەڵامی ئەو جۆرە ئەکاونتانایەنەوە یا مەسەلەن چۆنی خۆ ئاساییە کەسێک بۆ نمونە خانمێکی بەڕێز خۆشەویستی هەیە بۆ جەنابەت لە ڕێی پیشەکەتەوە حەزەکە ئەم شەو لەم بەرنامەیە توی بینیوە تووشی کێشەی مەکە لەگەڵ خێزانی ئەگەڕێ بۆ ناوەکەی ئەڵێم حەزی لە ئیشەکە یانی ئەڵێم خۆشەویستی ئەو پرسیارە خەتەرە ئاڕاستەی منەکە ئەوار خەتەرە ئاراسی تۆکە باشە مەسەلەن بۆ تەنووسێ حەزەکە کێشەیەکی دەرونی هەیە چی هەیە ئەم کەسە ئەم خانمە چۆنی هەڵسەنگاندن کا بۆی کە بزانێ ئایا جەنابتیان ئەکاونتێکی فەیکە بەڕای من ڕاستەوخۆ پەیوەندی تەلەفۆنی زۆر گرنگە هەل لە ڕێی بە سنجارەوە بێت یان نەگەر بەڵێ بۆی کە کەسی بەرامبەر بە باشی بناسی من کەسێک 100% بە باشی نەیناسم کەسایەتی نەناسم خودی و کەسە نەزانم چێە هەرگیز وەڵامی هیچ پرسیار و مەسج و کۆمنتێک نادەمەوە ئەتوانی پرسیارەکان وەڵام بدەیتەوە زیاتر کەسی بەرامبەر دەناسیت باشە لە بینی سەیریکە نمونەیەکی جوانیێنە مەسەلەن ئەمە هەر پەیوەندی بە ئەکاونتی فەیکەوە هەیە ئەو کەسێک کە ئەکاونتە فەیکەکەی بە ناوی کاکەوە داناوە لەگەڵ ئەو کچەی کە جوابی ئەکاونتە فەیکەکەی یاوەتەوە یەکی چەندیان بەرەکەوێت لە گەمژەیە ینی یەکی چەندیان بەرەکەوێت لەوەی کە بۆ نمونە من پێم وایە کچەکە بەخەر ئەو کەسەی کە ئەم شتاکات پشتی گەمژەیی هەیە ببوورە زبر قسەم کرد بەس ئەبێ زبر قسە بەڵام بۆ چوونەکە هەڵەیە و خاڵی دەستپێکردنی ئەو بیرکردنەوەی هەڵەیە ئەوەی کە
ئەکاونتەکەی داناوە ئەکاونتێکی فەیکی داناوە ئازاری تۆ ئەداسی خوڕی ئەکا وشەی نەشیا و ئیشی نەشیاوە کات پارە و لێ ئەکێشێتەوە ئەمە نەخۆشە بەڵام خانمەکە کە جوابی نەخۆشێکە داتۆ ئەمە قوربانیە فەرقی زۆر زۆرە یاسا قانون لەگەڵ خەڵکی بێعەقلانیە یعنی بۆ نمونە خانمێک بەهێز ئەەکەی جورئەتی ئەدەیتێ بە وێنەی خۆی ناوی خۆی ئەکاونتدانێ و بەسیقەشەوە بە پشتی ڕێکەوە جوابی نێرێک پیاوێک کوڕێک بداتەوە چۆن زۆریان لەبەرەوەی پەروەردەی ئێرە سەقەتە کورتی هێناوە نزا ئەەکەم کە دایک و باوکی جیلی ئاڵتونی ئەمری خۆیان کرد داواکارم لە خوا زۆر میهرەبان بێ لەگەڵیان لەبەرەوەی پەروەردەی مناڵەکانیان نەدا ئەو مناڵانەن ئێستا دایک و باوکی مناڵی 10 ساڵن مناڵی 12 ساڵن ئەوە داوام لە خوایە بەڵام بۆ ئەوەی ئافرەتان چی بکەن خانمان چی بکەن بۆ ئەوەی کەسێکی وانە خۆش بناسێتەوە لە پشتی ئەکاونتێک هەموو بریسکەیەک ئاڵتون و ئەڵماز نییە بریسکەیە قسەی جوانت بۆەکە قسەی جوانت بۆ ئەنێرێ بەڵام دە جاریش داوای لێ بکە بە تەلەفۆن قسە ناکە بەزەو عاشقی تۆیە قسەی جوانت بۆ ئەنێرێت تۆ چۆن ئەمە بناسیتەوە بۆیە دیسان هەموو خاڵەکان کە باسەکرێ لە کۆمەلگایە ئەچێتەوە سەر پەروەردە کاک دەرون ئەبێ بچێتەوە سەر پەروەردە و پەروەردەش لە دەستی بەشی زۆری لە دەستی دەسەڵاتە باش ئەتوانی بۆ کەسانە بڵی کە بە ناوی خەڵکەوە ئەویش تقریبا نەچێتە چوارچەوەی بەردامەکەیم و بە ناوی خەڵکەوە مەسەلەن سۆشیال میدیا بەدانێن یان ئەمە نەخۆشەوە نیە بێگومان نەخۆشە نەکار نەخۆشە ئەگەر پۆلێنی بکەی خراپترین نەخۆشەکانن چونکە جورئەتیان نییە من ێستا چیرۆکێکی خۆم باسەکەم وێمە لای جەنابەت بۆ نەخۆشیە جارێک لە سلەیمانی زۆر من کەمەچمە کافی شتیوە 1-2 ساڵێک پێش ئێستا زۆر سیربیانی زۆر کۆمیدی بوو برادێکم لەگەڵا بوو چووم و دوو خانمی بەڕێز دوو خوشکی بەڕێز ئەستان لە بەرەم وتیان کاک دەروونەمە سوپرایزەکە بووتم سوپرایزی چی ینی چۆنی چاچی وشتی ئەم چیرۆکە بۆیە باسەکەم لە بەرۆی کە خانمان حتا پیاوان کە هەمومان هوشیار بینەوە بۆی کە قسێکی زۆر جوانە کرد وتە مەسەلەن هەموو بریسکێک ئاڵتون نییە مەسەلەن وتم سوپرایزی چی مفاجئەیەکی وشتی چی منە زۆر بێ بڕوام بەنسبە سوپرایز و پرایز وشتۆ وتی ئێمە 6 مانگە قساکەی تم لەگەڵ منە دەوتم لە چۆ قساکەی وتی باباوە تاوە پەیجەکەتەوە ئەوەیە و ئێمە قسەمان کرد و چەند جاژوتومانە بابوو بینی وتوتە نە با لە شوێنێک بە مفاجئەیەکتری ببینی ئادەی زەحمە نەبێت تۆ سەر ئەو تەکنیکە بەکارهێناوە تمادی وتم وەڵای خانم جا من لەوەتی هەم یەک فەیسبووکم هەیە یەک ئەنستاگرامم هەیە ئەمە هەردوو چێتی ئەگەر منم ئەگەر دەنگێکم نردووە ئەگەر بە سەوت قسە لەگەڵا کردوم بابزە وتی نەوەڵا کاک دەروم بەس هەر ئەمان نووسی و ئەمانە ینی 20 دقەی نیو ساعتی قسەم بۆ کرد وتم ینی خوا ئەزانێت چی وتراوە وخوا ئەزانێ کارکتەری من چۆنی وێنە کردووە ئەو بەس وتم یعنی تۆ چۆن 6 مانگ قسە لەگەڵ ئینسانێکاکەین بۆیە ئەمە بەخانمانەڵێن ینی یاسا لەگەڵ عەقڵی بچووکی توان نییە لەگەڵ عەقڵی بچووکی منانیە من کە تاوانێکەکەم ئەوە تا ڕۆژانە مەسەلەن ئەگەر بابەتەکە لانەین ئەم کەیسی کابرای هەڵشۆی و نازانم چێ و پارە خواردنەوە هەر یەک شتە ئەو بە فیزیکیە ئەم ئەلکترۆنی ینی ئەینشتا بەپێی قانون کابرانە دەمانچی خستۆتە سەر ملیە و خەڵکە نەیشتێک خۆت هاتووی و ئەمە دەفتەر و تۆمانی ئەوە نەمەیتێ ئەمەش ئەینی بابەتە ینی تۆزێک دەردی جەناب تەڵی پەروەردەمان تۆزێک قوڵترکەینەوە تۆزێک قوڵتر سەیری ژیان بکەین تۆزێ بریسکەکان واقعیتر ببینین ینی شت بەقەر خۆی سیرکەین بەڕاستی ینی شۆک بووتم نیو ساعت قسەم بۆ گوتم خانم جانیانی تۆ چۆن 6 مانگ لەگەڵ ئینسانێکا قساکەی ئەیوت بەرنامە و کردووە نامەی بۆ نردوون توێتی سیرم کردو و دوای بەرنامە قسەمان کردو و چی شتان یعنی مەبەستەکە چییە ئەمە لە جەنابیش ڕۆیە بەانی یەکێک بەنای جەنابتەوە سۆشال میدیایەک داهێنێ قساکە بۆیە هەڵبەدایان نازوو ڕپۆرت کرا بەڵێ وعی خۆمان پێم وایە سانسۆری یەکەمی ئەم دیاردەیە کە چاچیکەین بەڵام گەمژەیە نییە لەبەرەوەی کە تۆ تاکت پەروەردە پەروەردەیەکی تۆکمەی نەبوو نەدراوەتێ و لە ئەینێریتە قوتابخانە لە قوتابخانەش هەر پەروەردە و خوێندنێکی تۆکمەی نادرێتێ و قانونێکی شت نییە حکومەت جوان ئاگاداری تۆ بێ وای لێدێ بەڕای من نەبەڕێزت دوو لە تۆ گەمژەیت نە ئەو خانمەش گەمژەیە
بەڵام دەبێت پەروەردە بدرێت بۆیە منەڵێم پەروەردە دیسان پەروەردە کە ئەوەت هەبوو بریسکەکە ئەناسیتەوە ئەزانی ئەمە ئاڵتونیە نەخێر ئاوێنە ژنیە بریسکەیەکە بە سوود باشە بەڵام بۆ ئەم خۆری بەرکەوتووە قۆناغا دەستخۆ بۆ ئەم قۆناغا کە تەمەنی ئێمەمانان تەمەنی ئەو گەنجانەی تر وردە لە تەمەنی پەروەردەیە تقریبن باشە نەماون یا هەیە خوێندنیە مەسەن هەیە سوۆشال میدیا بەکارێنێ خۆ هیچ دراسێکیشینێ لەکوێ فێر بێ بۆ ئەم حاڵەتە چی بکەین ینی ئەم تێڕوانینانە تەواو نییە کە ئاسانترین ڕێگا دەیان و سەدان کۆرسی زانستی ئەکادمی زۆر باش هەیە بۆ گەشەپێدانی مرۆیی لە هەموو بوارە جیاوازەکانی ژیان لە هەموو سێکتەرەکانی ژیان دەکرێت کۆمەڵێک کۆرسی ئەکادمی دروست بکرێت بۆ گەشەپێدانی مرۆیی بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاک بە تاچی کۆمەڵگا و دەبێت ڕاگەیاندن و میدیاکارەکان کەناڵەکانی ڕاگەیاندن پاڵپشتێکی بەهێزی ئەم جۆرە سیمینار و کۆرسانە بن بۆ ئەوەی کە پەیامە ڕاست و دروستەکان بە یەک بێشی تاچی کۆمەلگا بگات خەڵک لە شتەکان تێبگا هۆشیار بێتەوە وەکو خاتون فەرمووی باسی کرد ئاستی هۆشیاری واتە پەروەردە کەواتەکە لە سیستمی پەروەردەیە لە سەرەتادا تۆ لە منهەجە ئەمە وجودی نییە تاکو تۆ لەگەڵیان ڕابیت لە قۆناغی سەرەتایی بۆ ئامادەی و تاکو کۆتایی لەم تەمەن و قۆناغی ئێستەی ئێمە یا ئێمە کە پێمان دەوترێت ژیلی ئاڵتۆنی پێویستمان بە داتا و زانیاری تازە هەیە پێویستمان بە ڕێنمایی تەندروست و ڕاست هەیە پێویستە ئێمە باشتر بیر بکەینەوە خودی خۆمان باشتر بناسین حەزم کرد ئاماژە بە شتێک بم کات دەڕۆن جاران تەلەفۆن و فاکسی جیهانی هەبوو چەند کەناڵێکی تەلەڤیزۆنی محەددی بچووک هەبوو دنیا زۆر جیاواز بوو ئێستا دنیا کە بچووک بۆتەوە لە ناو هاندی مۆبایلەکەی دەستی ئێمە هەم کەناڵێکی ئاسمانیمان هەیە هەم تەلەفۆنمان هەیە مەسیجمان هەیە فاکسمان هەیە هەموو شتێکمان هەیە خۆمان خاوەنی موسسەیەکی گەورەی یعنی کەواتە هاندی مۆبایلەکەی دەستمان بریتیە لە دامەزراوەیەکی گەورە موسسەیەکی گەورە دەتوانی کۆمەڵە کاری زۆر گەورەی پێ ئەنجام بدەیت خودی مرۆڤەکان ئێستا کە سۆشیال میدیا بەکارەهێنن لە یەک کاتدا لە یەک سات و کاتدا هەم دەرهێنەرە هەم دیزاینەرە هەم پرۆدیسەرە هەم ینی کارەکان خۆی ئەنجامیەیەت لە هەموو بوارەکان شارەزایە کەسانێک هەن بۆ کاری مۆنتاژ ینی ڤیدۆکان مۆنتاژەکەن لە بەرنامەی فۆتۆشۆپ شارەزاییان هەیە هەموو ئەم کارانە خۆیان ئەنجامی ئەیەن کەسانێک هەیە کە من کەیسەکان هاتوۆتە بەردەسی من ئەوەندەی کە شارەزا بم لەم بوارەدا لە مەجای سۆشیال میدیا کەسانێکی چەند هەندێکی مۆبایلی هەیە چەند فەیسبووکیشی هەیە چەند ئەنیستاگرامێکی جیاوازی هەیە هەمووی زۆربەی فەیکە بە ناوی جیاوازەوە لەم هاندەوە بۆ هاندە لەم فەیسبوکە بۆم فەیسبوکە خۆی شتەکان دروستەکە ئەینێرێ مەهارەتی تەواوەتی پیا کردو اختصاصی هەیە بۆ بە پسپۆڕ بۆ بە کەسێکی شارەزا و تایبەتمەند ئەوێ بە خەون و ئامانجەکانی بگا لەم ڕێگا خراپەوە کار ڕێگایکی زۆر خراپ و کوشندەیە کارەساتی گەورە لە ناو خێزانەکانی کۆمەلگای کوردیە ئەخۆڵکێنەوە بۆ بە دیاردێکی گەورەی بەرچاو ئێستا پێویستە ئەمە ناتوانین بنە بڕێکین بەڵام پێویستە ئەمە کەم بکرێتەوە بە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاچی کۆمەلگای کوردی لە ئێستادا و ڕاگەیاندن کارەکان و کەناڵەکان میدیا باسی میدیا بکەین پێ دوانیە میدیا بە گشتی زۆر کەم تەرخەمە و پرسەر زۆریش بەڕای من زۆر کەم تەرخەمە وەکو پەروەردە کەم تەرخەمە من میوانێکی بەڕێزم لێرە باسیەوەی کرد حتا تۆزە قسە و باسی شیاتە سەر منیش ئەپروڤی قسەکەین بۆ کرد یعنی لە بری خوێنی بۆ نمونە هەندێک مادە لە قوتابخانەکان ئەمە خوا نەخواستە لە زانست کەم ناکەینەوە بەڵام خوێندکارێکە کتێبێکی ئەمەنەی جوگرافیا خوێنێ باشە کتێبێکی ئەمەنەی مێژووی 100 ساڵی پێش 10,000 ساڵی پێش ئێستا خوێنێ و ئیجباری شەکرێەوە ئیمتحانیشی تایرێ لە ناڵێم ئەمانە نەمێنێ بەڵام ینی هەتا ئێستا کتێبێکی 50 لاپەڕی لە ناوەندەکانی خوێنانیە لەسەر بابەتی هۆشیاری سۆشیال میدیا لەباری ئەوەی کە ئەمە بۆ بەدار و بەردمان ئێستانی دەردی جەناب تەڵی ئێستا مۆبایلێکی بەسیط نییە پێێتەوە یەک دەستگای دەریایەکە لە زانیاری ینی هەتا ئێستا لە ناو خوێندنگەکانە هەل لە یەکی پیدایەوە هەتاوەکو کۆتایی زانکۆش کتێبێکی 50 پەڕەی نییە لەسەرەوەی کە چۆنچۆنی مامەڵە لەگەڵ سۆشیال میدیا بکەیت چۆنچۆنی بە خانمێک بوو ترێکە کاتێک نامەیەکت بۆیە لە کەسێکەوە کاتێک نامە ئەنێری بۆ کەسێک چۆنچۆنی بکەیت چی بکەیت
ینی ئەمە کەم و کوڕی ئەمە باسی لایەنە پەروەردەیەەکە میدیاش وەکو پێویست بەعکس وەستەکەم میدیا ئیشی لەسەرم شتە کردو ینی بەرنامەی تەلەڤیزۆنی من ئاگا لێ بووە مایکە خاتە بەردەمی خەڵک گەڵای عادی درۆیەکم بۆ بکە ینی من بۆیە مستەلاحی گەمژەم بەکارهێنا ئەو بینەرە گەمژەیە کە قوبولی ئەو مایکا کات و ئەچێ بە پێشکەشارێکی نەخۆشی داما و کەم عقل درۆی بۆ کاڵێ عادی درۆکاکە بەرنامە بینی و ئاڵێ ئادێ سا تەلەفۆن بۆ باوکە کەڵێ باوکە سارە لە یاوم ێکاکە و باوکە بەشکم ببرێ ئەو کارە ساتە شۆکە سەدمەیە گەمژە ئەو کەسەیە کە مایکەکەی لێوەرەگرێ و تەلەفۆن بۆ باوکێکاڵێ باوکەوە من لە خست زۆر ڕاستە یعنی ئەمە خۆمە ئەمە لەژنێوێتریش کەسی پێشکەشکارە کەسی بەڵێ سەری بەرنامە بەڵێ و خاوەنی کەناڵەکە و وەزارەتی ڕۆشنبیری و ینی ئەم گەمژەیە بەر وەزارەتی ڕۆشنبیرپرسن بەرامبەر بەو دیاردەیە وەنیە بەڵێ ینی میدیا لە وڵاتەکانی دنیاە ئەڵێ بەقەر دە سیاسی ئینسانەگە بێ هیلاک بێ اینجا بگاتە شاشەیەکی تەلەڤیزۆن ئێستا نەک هەریلاک نابێ هەر لە ماڵەوە خەوتووە مایکێکیێنە دەست و فەیسبوک مۆبایلێکی بەدواوەیە و بەرەبێتە گیانی و خەڵکە وەزارەتی ڕۆشنبیریش سەیری بەژن و باڵایە لە کاتێکا کە چارەسەرەکەی زۆر ئاسانە بەڕای من تۆ دەسەڵاتێکی بەرپرست هەبوو ئەتوانێت زۆر بە ئاسانی بکا بە قانون هەرچی ئەکاونتی فێکی هەبوو ئازاری یەکێکی کەیدا ویستی خواستی ئەوەی هەبوو کە کەرامەت و حیا و حرمەتی یەکێکی کە لە کەدار بکە یان پارەی لێکێشایە هەر شتێکی تر بهێنەر سەر تەلەڤیزۆن دەجاروا بکە لە دەمانگان بزانە کەس ئەوێرێ بۆیە لە دەسەڵاتی تۆ کەم تەرخەمە هەتا ئەگا بە میدیاکەت کە لە ژێر ئیشەکە لە ژێر دەسەڵات و قانونێکە ئیش ناکا کە بەرپرسە و دوایەوە کەناڵەکانیش میدیا بەهینی ئەلکترۆنی و بەهینی عادیەوە ئەو بەرنامانە پێشکەشەکەن کە ئەیکەن و ئەو کەم تەرخەمیە دەرەچێت کە ئێستا لە کۆمەلگای کوردیا هەیە بۆی هەموو کەم تەرخەمین بیرمان نەچێ هەرگلەی لە دەسەڵات لە میدیا یان لە پلتفۆرمە ئەلکترۆنیەکان نەخێر خێزانیش بەرپرسە لەوەی کە تۆ کە نازانی مۆبایلەکە بەکاربێنی بێزەحمەد هەر بۆ تەلەفۆن بەکاری بێنە فەیسبووکە بۆ چێت تۆ خوێنەواری دنیا چکە نازانی باسم کردووە لە زۆر شوێن لایڤم کردووە 9 مانگ دوای ئەوە بە منەڵێن دەنگت هەیە نازانێ لایڤ چییە باشی کێشەم نییە نەزانینەکە هیچ کێشەیەک نیە و ئایبەژ نییە بەڵام تکایە خۆت مەخەرە ئاوێکەوە کە تۆ مەلەتیایە دەرناچیت خۆت و مناڵت ئەخینکەی زۆر جار کەیسم هەبووە مناڵەکان ئەڵێت تکایە بە دێک و باوکان بڵێ گەر قسەت کرد دێک و باوکان هیچ پلتفۆرمە سوشال مدیاکان بەکارنێنن چکە لی نازانن چکە کێشە ئەنێنەوە چکە لەوانەیە زۆر بە ئاسانی ڤیددیوەکی بڵاو بێتەوە یان کۆمنتێکی زۆر بە سادەی نازانێت کە هەموو کەس ئەیبینێ فرێندەکانی ئەو لە لیستەکەیە ئەبینرێ بۆیە بەڕای من بە کۆی دەنگ ئەبێ پلانێکی زۆر تۆکمەمان هەبێ ئیشی تیا بکەین کە لە پێش هەمویانەوە خێزان ملکەچی ئەو قانونە بێت کە دەسەڵات دایانە کە حکومت دایانێت چکە هەتا حکومەت لەگەڵانە بوو 50 بەرنامەی تر ئێمە دێنەوە قساکەین هیچ ڕوونادا چکە تۆ ملکەچ نیت بە قانونی لێخوڕینی دیاریکراو نەبێت 200 لێخڕم نییە قانونێک نییە هیچ عقوبەیەکم بات بۆ هەموو ئەم کارە نەشیاوانش دەبێت دەسەڵات بێت باشتر وایە کە دەسەڵات بێتە سەرخەت تا قانون گەلێک جابنێ هەموو لە ژێریە کەرامەتی پارێزراو بێت چکە وەکوتم مرۆڤ کە کەرامەتی شکێنرا یان نەما زۆر زەحمەتە و بەشێکی ئەوەش ئەو خۆکوشتانی کە ئێستا لە ناو کۆمەلگای کوردیا هەیە هەر ئەوەیە چونکە کەرامەتی پارێزراو نییە نە خێزانی ئەتوانێت بیپارێزێ نە دەسەڵات نە میدیا نە پۆلیس و ئاسایش خۆیان سملایە کە کەسی دیار بووە یان یەک کۆمنت کاریگەری خانمێک بۆی نووسیم خانمێکی دیاریشە تقریبن وت یەک کۆمنت کە بە دەستگیرانناری بۆم نووسرابوو لە فەیسبووکە کە نازانم چێ وێنێکی لە پشتی سەری مێردەکەمان دروست کردو هەتا ئێستا ژەگە شەڕێکمان بێ ئەو کۆمنتایەتەوە بە چاومە کە ئەڵێ سوێن و قورئان و دار و بەردەخوا کە ئەڵێ ئەسڵ و ئەساسی نییە جا ئێستا درۆکان و کوجاران نییە درۆکان ینی وێنی بۆ دروست دەکرێەوە تکاکەم کاک دەروون کە ڕۆشتیتەوە لەم ڕۆ ڕێگەنەی بە هیچ کەسێ لە ئەکاونتەکانی تۆ جنێو بدات لە ئێمەوە ئێمە کە تۆزێ دیارین یان کۆمنتی خراپ ڕێگە مەدا چکە کە بانت کرد کە بلۆکت کرد چەند جار بین و سەرەوە بڵێ ڕێگە نادەم بەمە کە تۆ نەت کرد میدیاکە نەی کرد حکومەتیش قانونێک دروست بکە
ئەو کاتە زۆر کەمە بێتەوە بنەبڕ نابێت بەڵام زۆر کەمە بێتەوە بەڕای من ئەگەر چاکسازی و پاکسازیەک بکرێت لە هەموو کاونتەکانە کولی فەردە لە تەرەفی خۆی و دەست پێ بکات هەموو کەسانی کە پێت باش نییە بلۆچیکە ئاوت بۆ دەرەوە تو کەسێکی زیان بەخشی سوود بە من نابەخشی وانە سوود بە مرۆڤایەتی نابەخشێ بەڵێ بەڵکو دژاتی مرۆڤایەتیەکەیت و بەردێ ناخێتە سەر بەردێک بۆ پێشکەوتنی ئینسانیت و کارێکی باش ناکەی وەنێتێکی بەرنامێکی باشت نییە تۆ بۆ دەرەوە ئەمە دوایەوەکو هەنگاوی یەکەم ئەگەر وا بکەین بە گشتی بۆ نمونە ئەو کەسانی کە بە ناو ڕسمی نەخوازراوە فرێندن لادیان فۆڵۆوەرتن لای بیت کادڕین تاکو ئێستا بەڵێ تاکو ئێستا ئەوان ڕێگایان بۆ تەخت بووە ئاسانکاریان بۆ کراوە و دژایەتیان نەکراوە باشە هیچ سانسۆرێک نییە لێپرسینەوە نییە بە هیچ جۆرێک لەبەر ئەوە بەڵێشتێکی زۆر باشە ئەو گۆڕانکاری باشە بۆم کە بە دوا قسە بۆم کە بە دوا قسە من پێم باشە ئاستی هۆشیاریمان لە ئاسێکی بەرزترا بێت و بەشداری کۆرسە زانستیەکان بکەین بۆ ئەوەی کە بتوانین بڕیارەکی ڕاست و تەندروست بدەین دەستخۆش کۆتایی پێبێنن ئەوانەیە کاوچی فەیکیان هەیە قەزەونترین ترسنۆکترین ناشرینترین مرۆڤەکانن کە هیوادارم لەم قسانەوە خۆیان بناسنەوە ئەگەر یەک زەڕە مرۆڤایەتیان تیا بە ناوی خۆتەوە وەرە چی قسەیەکت هەیە بیکە بە جوانی بە تربێتەوە بیکە ئەیخینە سەر دەستخۆش زۆرم پێخۆش بۆ قسە و دووبارە کردەوە کاتژمێرێکە لەسەر ناو ڕسمی تۆ قساکەین کە لە پشتی لاپتۆپ و مۆبایلێکەوە ناو ڕسمێکی نەخوازرا و دانیت و بەرەبیتە جانی ئەو خەڵکە ئەوە کارکتەری تۆیە کە ژنە چالاکوانێک ژنێکی کاریگەر لە کۆمەڵگەی کوردیا باسیەکە و ئەوەش کارکتەری تۆیە لای پسپۆڕێکە پێی وایە هەر نەبی باشتر وەک لەوەی کە ئاکاونتێکی تەزویرە هەبێ ئەگەر قسەیەکت هەیە ئەگەر جنێوێکی شتەیە دەردی کورد دەڵێ پیاوانەوە لە سەر خەت و بەرڕەنگ و ڕووی خۆتەوە جنێو بە هیوادارم شتێکمان کردبێ هیوادارم لەم بەرنامەیە دەستکەین بۆی کە سەیری فەیسبوکەکەمان بکەین چ ناوێت ناو ڕسمی خۆی نییە بلۆچیکە بۆی کە خەڵک فێر بێ بە نای خۆیەوە قسە بکە ئەگەر قسەکە خراپ هیوادارم شتێکمان کرد بێت